لەگەڵ دکتۆرە نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداد لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەم. دکتۆرە سڵاو لێبێ، با لەو بابەتەوە پرسیار بکەم کە لە فەیسبووکی خۆت لە واڵی خۆت ڕادگەیاندەبوو لەسەر هەمواری تێچووی نەوت هەرێمی کوردستان گفتوگۆ کراوە. پێشتر ڕۆژنووسیەکە بوو، خوێندنەوەی یەکەمیشی بۆ کرابێ، ئەما هیچ کێشەیەکی تیا بوو و دووبارە لیژنەی دارایی لەگە وەزیری دارایی گفتوگۆی لەسەرکەنەوە؟ سەرەتا سڵاو لە بەڕێست و لە بینەرانی کورسات نیوز. بۆڕێن هەرچەنە دەنگەکە زۆر ڕوون نییە، وازەح نیە دەنگەکە، بەڵام تێگەیشتم لە پرسیارەکە. کۆبوونەوەی ئەمڕۆمان لەگەڵ بەڕێز وەزیری دارایی فیدرال لە چوارچێوەی گفتوگۆکانی لیژنەی داراییایە بۆ هەمواری یاسای بودجە. دیارە هەمواری یاسای بودجە مادەی 12 بڕگەی دووەم خاڵی جیم کە تایبەتە بە تێچووی بەرهەمێنان و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان وەکو پرۆژەی حکوومەتی فیدرال بەر لە پشووی پەرلەمان هاتۆتە ئەنجومەی نوێنەران و خوێندنەوەی یەکەمی بۆ کرا بەر لە پشووەکە، بەڵام بەهۆی پشووی ئەنجومەی نوێنەرانەوە نەتوانرا هەنگاوەکانی تری تەواو بکرێ. بۆیە ئەمڕۆ لەگەڵ دەستپێکردنەوەی دەوامی ئەنجومەی نوێنەران لە وەرزی یاسادانانە میوانداری وەزیری داراییمان کرد بۆ تەواوکردنی ئەو راپۆرتەی کە پێویستە لیژنەی دارایی لە خوێندنەوەی دووهەمی یاساکە بخوێنێتەوە کە چاڕوانەکرێت ڕۆژی دووشەمە ببی کارنامەی دانیشتەکانی پەرلەمان بەڕێوە بچێ. بۆیە گفتوگۆکانی ئەمڕۆمان تەواوکردنی ئەو کارە بوو کەوا پێش دەستمان پێکرد و تایبەت بە هەمواری یاسای بودجە. باشە دکتۆرە، پێشتر بۆ ناتنی بودجە بۆ هەرێم بابەتی ناردەکردنی نەوتی هەرێم بوو و دواتیش لە پەسەندکردنی بودجەی 3 ساڵیە ئەم بڕگەی بە کێشە ئازانرا بۆی کە بودجە بۆ هەرێمی کوردستانە نێدرێت. پێتان وایە لەگەڵ ئەوەی بەو شێوازەی ئێستا ڕێکەوتنی لەسرە ئەگەر بێت و لە پەرلەمان دەنگدانی لەسەر بکرێت کێشەیەکی ئۆتۆمان نەمێنێ بۆ بودجەی هەرێمی کوردستان؟ لە ڕاستیە ئەم هەموارە زۆر گرنگە لەبەرەوەی کە بە پێی بودجەی 3 ساڵەی کە لە 2023 پەسەند کرا بە تێکڕا $6 دیاری کرابوو بۆ ئەو تێچووە بۆ نەوتی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە کە بڕی 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لەسەر هەرێمی کوردستان ئەوەیە کە تەزدیری کات لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆیە بۆ پێداویستی ناوخۆ بەکاری بهێنرێ. ئەم $6 بێگومان کەمترێکە زۆر لە تێچووی بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستان و کۆمپانیاکانی بواری نەوت لە هەرێمی کوردستانە ئامادە نەبوون بۆ بڕەپارەیە دەستکەنەوە بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە دوای ڕاگررتنی لە 25 ساڵی 2023ەوە کە بە بڕیاری دادگای نابژوانی پاریس هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرا. بۆیە هەموو ئەم ماوەیە هەر بۆ ڕەپارەیەکە هاتووە بۆ هەرێمی کوردستان هەمیشە بە منەتەوە سەیری ئەم بڕەپارانە کراوە بۆ هەرێمی کوردستان بەوەی کەوا هەرێمی کوردستان هیچ بەشداریەکی نییە لە داهاتی خەزێنەی حکوومەتی فیدراڵاوە لە بەرامبەرە ئەو بڕەپارانەی وەرگرتووە. بۆیە بە بۆچوونی منەگەر بێت و ئەم هەمواری یاسایە پەسەند بکرێ هەرێمی کوردستانیش بەشدارە بێ لە داهاتە نەوتیە فیدراڵیەکانە ئەو گلەی و گازندانێکەوە لەسەر پشکی هەرێما نامێنێ. بۆیە چاڕوانیواکەین کەوا هەموارەکە تێپەڕێ و بتوانرێت هەرێمی کوردستانیش بە پێی ئەو بڕەپارەی کەوا دیاری کراوە لە ئێستاە لە بابەتی بەرهەمێنان و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان هەرچەنەوە کوتم و $16 کەوا هەیە بڕەپارەیەکی سەرەتاییە چاڕوان نەکرێت لە دوای تەخمینکردنی لەلایەن کۆمپانیایەکی پسپۆڕەوە تێچووی ڕاستەقینەی نەوتی هەرێمی کوردستان دیاری بکرێت. سەبار بە موچە هیچ گفتوگویەکی ئەمڕۆ سەبار بە جگە یعنی تۆزە وردەکاری زیاتر سەبار بە موچەی 12 لیژنەی پەرلەمان پێکەێنرێ بۆی چارەسەر بکرێ یاخود ئەویش هاوشێوی لیژنەی تر ئەگەری هەیە تۆزێک دواکەوتن و ڕۆتیناتی هەبێ یان شتێکی تەواو جددیە بۆ بابەتی موچەکە لیژنە دروست بکرێ؟ لەسەر پرسی موچە بەڕاستی ئەمە پرسیاری ئێمە بوو لە وەزیری دارایی و ئەمە وەکو نوێنەرانی فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمان و لیژنەی دارایی جەختمان کردەوە لەسەرەوەی کەوا ئەم موچەی مانگی 12 دواکەوتووە و حکوومەتی فیدراڵ موچەی نەناردووە. وەزیری دارایی
دیسانەوە باسی لەوە کردکەوە ئەوان وەکو وەزارەتی دارایی ئەو پڕەپارەی کە شایستەی هەرێمی کوردستان بۆ نردویانە لە چوارچێوەی بودجە و شایستەی هەرێمی کوردستان، بەڵام بە پێی ئینفاقی فعلی حکوومەتی فیدراڵ ئەو کێشەیە کەوا ساڵانێکی زۆرە بۆتە بربەستە بەردەم پشکی هەرێمی کوردستانە. ڕاستە لە ناو یاسای بودجە ناو خشتەکانی 2024 11 تریلیۆن و 500 ملیار زیاتر دیاریکراوە بۆ موچەی فەرمانبەران و خانشینان و تۆڕی چاودێری کۆمەڵایەتی و ئەو پڕەپارەیەی کە نێردراوە نزیکەی 10 تریلیۆن و 700 ملیار دینارە، بەڵام وەزیری دارایی دووپاتەوەی کردەوە بە پێی ئینفاقی فعلی ئەو پڕەپارەیە بۆ هەرێمی کوردستان نێردراوە، واتە ئەوەی کەوا وەکو تەخسیسات وەکو تەرخانکراو هەیە لە ناو خشتەکانە بە تەواوی نانێردرێت لەبەرەوەی کە هەموو عێراق لە کۆی 211 تریلیۆنی بودجە نزیکەی 156 تریلیۆن دینار خەرج کراوە، کامە ئەو پڕەپارەی کە نێردراوە بۆ هەرێمی کوردستان لە کۆی ئەم 156 تریلیۆنە نزیکەی لە 107ەکە کە ئێمە پشک هەرێمی کوردستان لە 12.67، بەڵام تەواوی ئەو پشکە نانێردرێت لەبەرەوەی کە خەرجی کردداری لەم هەموارەیە مشوری ئینفاقی فعلی خۆن بۆ بابەتی موچە کە دووبارە نەبێتەوە یا تەنها خشتەکان هەموارەکە. ئەمە بەڕاستی دوانم ئەمە کێشەیە کە لێکدانەوەی ئێمە بۆ بڕیای دادگای فدرالی کە بێ موچە بەدەر بکرێ لە ئینفاقی فعلی و بە تەواوی هەموو مانگەکان مسۆگەر بکرێ و لێکدانەوەی وەزارەتی دارایی بۆ ئەم بڕیارە کە دیسانەوە ئەیبەستێتەوە بە خەرجی کردداری نەگەشتینە نەتیجە، هەر بۆیە لە کۆبوونەوەکە بڕیاردرا کە لیژنەیەک پێک بهێنرێت بۆ بەدواداچوونی موچەی مانگی 12 و شایستەکانی هەرێمی کوردستان و هەر ئەمڕۆژ لیژنەکە پێگەهێنرا بە سەرۆکاتی جێگری یەکەمی سەرۆکی لیژنەی مالی و ئەندامێتی ژمارەیەک لە پەرلەمانتارانی لیژنەی مالی و بەندایەکێکم لە ئەندامانی ئەو لیژنەیە. باشە دکتۆرە، سەبارەت بە کۆی هەمواری بودجێ عێراق، گۆڕانکاری لە خەرجی و داهاتی عێراقا کراوە لە نرخینەوت و تەنانەت لە بابەتی سێری سەرفە یا هەروە خۆی مێنێتەوە، هیچ زانیارێکەیە لە ئێستاوە؟ ئەو هەموارە بەڕاستی تەنها تایبەتە بە یەک مادە، وەکو باسم کرد پێشتر 6 دلار دیاری کرابوو بۆ کولفەی ئینتاج و تەزدیری نەوتی هەرێمی کوردستان، ئێستا اقتراحەکە بەو شێوەیە کە بکرێتە 16 دلار و لە ماوەی 2 مانگە کۆمپانیایەکی پسپۆر بێ خەمڵاندن بکات بۆ تێچووی بەرهەمهێنانی نەوت. کۆی بودجێی عێراق بوو، ئایا هیچ نەخێر لە ئێستا هیچ نەگەشتۆتە دەست لیژنەی دارایی؟ هەمواری بودجە نییە، نەخێر لە ئێستا تەنها ئەو مادەیە هاتووە بۆ هەموار، بەڵام هێشتا بودجەی ساڵی 2025 نەهاتۆتە پەرلەمان، واتە خشتەکانی 2025 هاوشەی 2024 پێویستە پەسەند بکرێت، بەڵام هێشتا ئەو پرۆژەی بودجەیە نەهاتۆتە پەرلەمان. سەبارەت بە کۆبوونەوەی کە بوو لە هەرێمی کوردستان ئەمڕۆ سەبارەت بە بابەتی موچە لەگەڵ نوێنەرانی هەرێمی کوردستان لە بەغداد، بۆ چوونت چێ لەگەڵ ئەو هەنگاوانی حکوومەتی هەرێم، یا با ڕوونتر بڵین بەڕێستانێکێکن لەو کەسانی کە شارزایکی زۆر باشتان لە بابەتە دارایی و نەختینەکان نەک لە هەرێمی کوردستان لەسەر تاسەری عێراقیشەیە جیاواز لە کاری پەرلەمانتاریتان مەبەستمە بۆ چوونتان. دکتۆر ئەگەر گوێت لە من ئێستا دەنگەکە ڕوون نییە مامۆستا بیلال ببوورانی و دکتۆرە، وەکو کەسێکی شارەزا لە بواری نەختینەی و ئابووری لەسەر تاسەری عێراق کە پسپۆڕێکی زۆر تایبەتتان هەیە و شارزایکی زۆر باشتان هەیە، ئەو پارانی هاتووە بۆ هەرێمی کوردستان فعلەن بەشی موچەی هەرێمی کوردستانەکە یاخود لە ڕووی ئابووری کێشەکە لە چیایە؟ ئەگەر ڕوونکردنەوەیەکی باشمان بیتێ لەسەری سپاس دەکەم. مامۆستا بیلال وەکو ڕوونم کردەوە ئەو پڕەپارەیە کەمترێکە لەوەی کە لە ناو بودجەیە تەخسیس کراوە، لە ناو بودجەیە نزیکەی 9 تریلیۆن و 500 ملیار بۆ موچەی فەرمانبەر وەکو تعویزی موظفین و 2 تریلیۆن بۆ ڕعایی اجتیماعی کە خانشینان و تۆڕی چاودێری کۆمەڵایەتی ئەگرێتەوە، ئەمە کاتە 11 تریلیۆن و 500 ملیار تقریباً، بەڵام ئەو پڕەپارەیە کە لە عێراقەوە هاتووە کەمترێکە لەمەی کە تەخسیسە، لەبەرەوەی کە حکوومەتی عێراقی هیچ ساڵێک ناتوانێت تەواوی ئەو بودجەیە کە پەسەند دەکرێت لە پەرلەمان دکتۆرە مەبەستەکەم ئەوە بوو پرسیارەکە با ڕوونتر بکەم، ئایا خەرجی فعلی ئینفاقی فعلی بۆ بابەتی موچە ئەتوانرێ بەکاربهێنرێ؟ جا ئەمە کڕۆکی کێشەکەمانە، ئێمە هەمومان وەکو نوێنەرانی کورد لە ناو لیژنەکە پێداگریمان لەوە کرد کە بڕیاری دادگای فدرالی بوو ئەوە دەرچووە کە موچە بەدەر بکرێت لە ئینفاقی فعلی، بەڵام بەڕێز وەزیری دارایی دووپاتێک کردەوە کە نەخێر
بڕیاری دادگای فدرالیش جەختی کردوتەوە لەوەیکەوە هەموو ئەحکامەکانی قانونی موازنە بێ جێبەجێ بکرێ لە مەسلەی ئینفاقی فعلی ئەبێ جێبەجێ بکرێ لە مەسلەی راپۆرتە دارایەکانی هەرێم لە مەسلەی پابەندی هەرێم بە داهات تەسلیمکردنی داهاتی نانەوتی و ئیزافەتەن بۆ مۆزوعی تەوتین لەبەرەوە ئەم تێڕوانینەی وەزیری دارایی لەگەڵ تێڕوانینی ئێمە بۆ ئەم پرسە جیاوازە هەر بۆیە بڕیاردرا کە ئەو لیژنەیە پێک بهێنرێ. زۆر باشە. سپاس بۆ دکتۆرە نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سپاس کە ڕوونکردنێکی زۆر باشینە بەرچاوڕوونێکی زۆر باشینە